بەڕێز وەکیل وەزیری ناوخۆ لیواچەتۆ سەردانی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی کرد و یەکەیەکە بەشەکانی بەسەر کردەوە و لێپرسینەوەی لە کارەکانمان کرد بۆەوەی چۆن بتوانین بە شێوەیەکی باشتر خزمەتی هاوڵاتیان بکەین، هەروەها بە شێوەیەکی زووتر و خێراتر بیانکەین بە خاوەنی پاسپۆرت بە شێوەیەکەوە کاراسانی بۆ هاوڵاتیان. هەروەها بەگەیشتنی بۆ ئێرە و دەست بەکاربوونی بەڕێزی ئاماژەیە بەوەی کەوا ماوەیەکی زۆر ئێمە وەکیل وەزیری ناوخۆمان نەبوو لە هەرێمی کوردستان، ئێستا کە دەست بەکار و بەڕێزی ئەو بۆشایە زۆرە پڕکاتەوە، هەروەها کارەکانی ئێمە لە هەولێر و لە وەزارەتی ناوخۆ باشتر ئەڕوا بەڕێوە، چونکە بەڕاستی پێشتر کەسێکی وانە بوو گفتوگۆی لەگەڵاکەین دابڕانێکە بوو، ئێستا دەست بەکاربوونیە بێتەوە کارێک بۆەوەی کارەکان خێراتر و ئاسانتر بڕات. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بۆ دیسان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا، دیسان بەهۆی ڕێگەداخستنەکانەوە، دیسان لە هەمووی زیاتر بەهۆی نەبوونی وەکیل وەزیری ناوخۆوە، چونکە پرۆسەکە بە ڕێەوە ئەڕوات، کارمان زۆر وەستاوە لە هەولێر و کۆمەڵە نووسراوی زۆرمان هەیە کەڵەکە بووە تاکو ئێستا وەڵامی نهاتۆتەوە، بۆیە بەدەست بەکاربوونی ئەم هیواخوازین کەوا کارەکان زووتر تەواو بێ و ئەو نووسرانە وەڵامی بێتەوە، ڕەزامەندەکان وەرگین